گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی دوای دەڕۆژ لە دەست بەکاربوونی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدادی کرد و لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی عێراق کۆبەوە. بەپێی زانیاریەکانیش هەردوو حکوومەتی عێراق و هەرێم بڕیاریان داوە کە لە ئایندەیەکی نزیکدا دوو لیژنە بۆ پرسی نەوت و موچە پێک بهێنرێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆرە بەهار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق، هەروەها لە سلێمانی و دکتۆر موسەنا ئامین ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. نێچیروان بارزانی لە یەکەمین سەردانیدا وەک سەرۆکی هەرێمی کوردستان گەشتە بەغدا و لە چەند کاتژمێرێکدا لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی عێراق کۆبووەوە. لە سەردانەکەدا تاوتوی کێشەی موچە و نەوت کراوە و بڕیاردراوە لە داهاتوویەکی نزیکدا دوو لیژنە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێم بۆ پرسەکە پێک بهێنرێن. دوای کۆبوونەوەکان نێچیروان بارزانی لە لاپەڕی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی لە بەغدا دووپاتی کردوتەوە کە هەرێمی کوردستان ئامادەیە سەرجەم کێشە هەڵپەسەردراوەکانی لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق بەپێی دەستوور چارەسەر بکات و لە هەموو بوارەکاندا هاوکاری و هەماهەنگی بکەن. هاوکات نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکۆماری عێراق بڵاوی کردەوە لە کۆبوونەوەی نێوان نێچیروان بارزانی و بەرهەم ساڵح تاوتوی کێشە هەڵپەسەردراوەکان کراوە. بەپێی نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکایەتی کۆماری عێراق بەرهەم ساڵح ئاماژەی بەوە کردووە سەردانێکی سەرۆکی هەرێمدا بێتە هۆی باشترکردنی پەیوەندی نێوان بەغدا و هەولێر و هاریکاری زیاتر لە پێناو پەرپێدانی ڕۆڵی دامەزراوە یاساییەکان. ڕاگەیاندنی سەرۆکایەتی کۆمار ئەوەش دەخاتە ڕوو سەرۆکی هەرێمی کوردستان خواستی خۆی بۆ بەهێزکردنی گفتوگۆی ڕاستەقینە و ڕێزگرتن لە بنەماکانی دەستوور دەربڕیوە. نووسینگەی سەرۆکی پەرلەمانی عێراقیش بڵاوی کردەوە لە کۆبوونەوەی نێوان محەممەد حەلبوسی و نێچیروان بارزانی باس لە فرۆشتنی نەوتی هەرێم کراوە. نووسینگەی سەرۆکی پەرلەمان باس لەوەش دەکات نێچیروان بارزانی ئامادەی هەرێمی نیشان داوە بۆ پێشوازیکردن لە لیژنەیەکی پەرلەمان بۆ بەئاگابوون لە میکانیزمی فرۆشتنی نەوت و داهاتەکەی کە لە ژێر سەرپەرشتی کۆمپانیا جیهانەکاندایە. پێشوازی سەرۆکی هەرێم لە لیژنەیەکی پەرلەمانی عێراق بۆ بەئاگابوون لە نەوتی هەرێم لە کاتێکدایە پەرلەمان و پەرلەمانتارانی هەرێم ئاگاداری داهاتی نەوتی هەرێم نین. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا پەرلەمانی عێراق لیژنەیەکی بۆ بەدواداچوونی نەوتی هەرێم پێکهێنا بۆ لێکۆڵینەوە لە سکاڵاکەی حکوومەتی عێراق لەسەر تورکیا لە پاریس بەهۆی فرۆشتنی نەوتی هەرێم. لەلایەکی ترەوە هەرێکە لە ئەحمەدی حاجی ڕەشید و هۆشیار عەبدوڵڵا و سەرکەوت شەمسەدین ڕاگەیەندراوێکی هاوبەشیان لەسەر سەردانەکەی نێچیروان بارزانی بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەیاندا ئەو سێ پەرلەمانتارانە دەڵێن پابەندبوون بە یاسا چارەسەری مەلەفی نەوت دەکات نەک ڕێککەوتنی سیاسی ژێربەژێر. سێ پەرلەمانتارەکە ڕاشی دەگەێنن بۆ کۆتایی هێنان بە کێشە و قەیرانەکانی نێوانیان لەسەر بنەمای دەستوور و یاسا هانی هەر هەوڵێکی دوولایانی هەرێم و بەغداد ئەدەن و بەلایەنەوە گرنگە هەرێم پابەند بێت بە یاسای بودجەی 2019ەوە با درەنگ وەختیش بێت. ئەمەی ئێمە ئەیکەین دژی بەرژەوەندی مافیاکانی نەوتە دژی ئەحمەدی حاجی ڕەشید و هۆشیار عەبدوڵڵا و سەرکەوت شەمسەدین باس لەوەش دەکەن سەردانی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم بۆ بەغداد ئەگەر ببێتە هۆی پابەندبوون بە یاسای بودجەی 2019 و هەنگاونانیش بە ئاڕاستەی دروستبوونی چارەسەر یەکجاری مەلەفی نەوت لەسەر بنەمای دەستوور بە ئیجابی دەزانن. بە پێچەوانەوە ئەگەر بۆ خۆدزینەوە بێت لە پابەندبوون بە یاسای بودجە و هەوڵێک بێت بە ڕاستی ڕێکەوتنی ژێربەژێری سیاسی لەسەر مەلەفی نەوت ئەوە کێشەکان نەگوە خۆی دەهێڵێتەوە بەڵکو و قوڵتریان دەکاتەوە. سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ بەغداد بە یەکەم سەردانی نێچیروان بارزانی دادەنرێت دوای دەستبەکاربوونی وەک سەرۆکی هەرێم. هەروەها هاوکاتە لەگەڵ فشاری لایەنە عێراقیەکان بۆ سەر عادل عەبدولمەهدی لەبارەی ڕادەست نەکردنی نەوتی هەرێم بە بەغدا. جارێک سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆرە بەخێر بێنە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ بەغداد بزانم. پێدوایە لەم کاتەدا سەردانێکی ئەرێنێ یاخۆتەر سەردانێکی ئاساییە پێدوێ؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سپاس بۆ جەنابتان، سڵاو بۆ برای بەڕێزم کاک دکتۆر موسەناوە، سڵاو بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. لە ڕاستیە ئەو بەڕێز نێچیروان بارزانی بە شێوەیەکی شەرعی بووە بە سەرۆکی هەرێمی کوردستان لەبەر ئەوە هین نوێنەرایەتی بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم نوێنەرایەتی خەڵکی کوردستان
دەکا یعنی لە بۆیە من نازانم لە ڕاستیە خۆی کە دەبواە بزانم لە بەرەوەی کە ئەندامانی نوێنەرانی کورد لە ئەنجومەی نوێنەرانی عێراق معقول نییە نەزانین نیەتی سەردانەکەی سەرۆکی هەرێم چییە بۆ پێشتر هیچ شتێک بە فراکسیۆنە کوردستانەکان نەگەیشت بوو لەبارەی سەردانێکی سەرۆکی هەرێم بۆ بەغداد ئێمە وەکو فراکسیۆنی خۆمان پێمان نەگەیشتووە باش بۆچی گرنگیانی بۆ زەرورە هەر سەردانەی بکرێ مەسەرەن پڕ لە ئێوە ئاگاداری نی زەرورە ئەسڵان ئاوا ئاگادار بن بەڵێ زەرورە لەبەر ئەوەی ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین ئەو سەردانانە ئەگەر پەیوەندی بە خەڵکی هەرێمی کوردستانەوە هەبێ مەفروزە ئێمە بزانین وەکو نوێنەری خەڵکی کوردستان ئەگەر پەیوەندی بە مەلەفی نەوت و کێشە هەڵواسراوەکانی نێوان بەغدا و هەرێمیشەوە بێ ئەبێمە ئاگادار بین کە ڕۆژانە ئێمەین کە لە ناو هۆڵی پەرلەمانە هۆڵی ئەنجومەنی نوێنەرانە ئیحراج دەکرین جەلسە نیە باز لە ئیلتیزام نەکردنی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێ بە ناردنی ئەو 250,000 بەرمیل نەوتەی کە لە بودجەیە هاتووە جەلسە نییە باز لە موچەی هەرێمی کوردستان نەکرێت جەلسە نییە باز لە دابەژ نەکردنی موچەی هەرێمی کوردستان ئێستا هاتووەتە سەرەوەی فراکسیۆنە عەرەبیەکان ئەڵێن ئێمە پێمان ناخۆش نییە بەبێ ئیلتیزامکردنی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش موچەی فەرمانبەران بنێردرێ بەڵام ئەومان پێ ناخۆشە کە ئەنێردرێ و تەوزیع ناکرێ یعنی ئەڵێت ناگاتە ئەوانەڵێ ناگاتە دەستی فەرمانبەران اینجا بۆیە لەبەر ئەوە مەفروض بوو ئێمە بزانین بەڵام بە هەر حاڵ ئەگەر سەردانەکە بۆ حەلکردنی ئەو کێشە هەڵواسراوانە بێت بەپێی ئەو بەو شێوەی کە لە دەستور و کە لە یاسایە هاتووە بۆ ئیلتیزامکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بە یاسای موازنە کە ئێمە دوای دیفاعکردنێکی زۆر و دوای هیلاکەتێکی زۆر بە ئەم شێوەی ئەمساڵ دەرچوو ساڵانی داهاتوو هەرگیز ممکن نییە بەو شێوەی ئەمساڵ بتوانین دەری بکەینەوە بەبێ ئیلتیزام موچە بنێڕێ ئەگەر بۆ ئەوە بێ ئەوە شتێکی باشە و پێویست دەکا کە ئەمە زووتریش بکرایە و بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە باسمان لەوە کرد کە وتمانە بووە ئێمە ئاگادار بین لە لایەکی تری شەوانێ مەفروضە ئەوەی کە ئێستا لە راپۆرتەکەی جەنابیشتانە هات باستان لەوە کرد کە بەڕێز سەرۆکی هەرێم باسی لەوە کردووە کە ئامادەن داهاتی نەوت خۆی داهاتی نەوت زۆر مەفروضە شەفاف بێت شەفاف بێ یەکەمین کەس بۆ پەرلەمانی کوردستان شەفاف بێ ئێستا ئەوە شتێکی ئەرێنیە کە وتوێتی ئێمە ئامادەین بۆ لیژنەیەکی پەرلەمانی عێراق داهاتی نەوت ئاشکرا بکەین بەڵام لەژێر چاودێری کۆمپانیا بیانیەکان مەوەستی پیشاندانی و راپۆرتانی دیلۆیتە مەفروضە بۆ پەرلەمانی کوردستانی چونکە نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان پێویستە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەم مەلەفە تاکەی ئاوا بە ناشەفافی بمێنێتەوە ئەگەر ئەم مەلەفە هیچی تیانە بۆ ئەوەندە بە ناشەفافی وادارم لەمە و دوای لەم حکوومەتی کابینی داهاتوە ئیتر ئەو مەلەفە بە شەفافی نەمێنێتەوە مەفروضە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە بەردەم پەرلەمانی کوردستانە ئەو مەلەفە شەفاف بکەن و ئاشکرای بکەن بەرز کۆی سەردانەکە بە ئیجابیە بینم ئیجابیەکەی بڵێن بۆ چارەسەری ئەگەر بۆ کێشەکە بڵێ چونکە کێشەکانی تر گەیشتوتە ئەوەی ناڕەزایەتێکی زۆر لە ناو فراکسیۆنە عەرەبیەکانە دروست بووە بە تایبەتی کە لەم دوایە چەند فراکسیۆنی ئەوەی ڕەوتی حیکما ئیعلانی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان کرد فراکسیۆنی تریش هەن کە بەتەمان ببنە ئۆپۆزیسیۆن ئەم ئۆپۆزیسیۆنانە کار لەسەر ئەوواکەن کە عەبدولمەهدی پاشگەز بێتەوە لە ئیلتیزامکردنی حکوومەتەکەی ئیلتیزامکردنی بەناردنی موچەی هەرێمی کوردستان بەبێ ئیلتیزامی حکوومەتی هەرێم بۆیە چوونەکەی من بە شتێکی ئیجابیە زانم بەڵام لەسەر شێوازی چوونەکەی ئەو تێبینیم هەیە کەوتم ئێمەی ئەندامانی پەرلەمان لەسەر پێکاتی وەفدەکەش ئێمە نەقسمان لەوە هەیە کە تا ئێستا ئەو پەیوەندیانەی نێوان هەرێمی کوردستان و عێراق بە موسەساتی نەکراون بە دامازراوی نەکراون هەمیشە پەیوەندیەکان حیزبێک چووە کەسێک چووە ئێستا ئەمەی بەڕێز سەرۆکی هەرێمیش ئەوەندەی لە سەردانی حیزبێک دەچوو ئەوەندە لە سەردانی کەس سەرۆکی هەرێم نەدەچووکە چونکە هین شاندەکەی بە زۆرتر لەوان بوو ئێمە بۆ ئەوەی کە ئەم پەیوەندی بە موسەساتی بکەین پێویستە دەستەی دانوستان دروست بکەین ئەو دەستی دانوستانە هەڵبستێ بەم کارانە سپاس دەکەم دواتەگرێم وڵای بەرز دکتۆر موسەنا زۆر سپاس بۆ بەڕێژتان دەمێت سەرنجی بەڕێژ لەسەر سەردانەکە بزانم و لەسەر پێکاتەی وەفدەکەش کە باز لەو دەکرێت باسی نەوت و موچە کراوە بەڵام ئێمە دەبینین وەزیری سامانە سروشتیەکان و وەزیری دارایش هەرچەندە حکوومەتەکە کاربڕێکەریش بێت لە وەفدەکدا وجودیان نەبوو یاخود هەڵنەکردنی ئاڵای کوردستان هیچ شتێکی تێدایە مەسەرەن زەرورە ئاڵای کوردستان هەڵبکرێت لەو جۆرە کۆبوونەوەانە کە سەرۆکی هەرێم سەردانی عێراق دەکات و کۆبوونەوە لەگەڵ سێ سەرۆکایەتێکی عێراق دەکات سەرەتا سڵاو و ڕێزم بۆ بەڕێزت و بۆ بینەرانی پەیامەوە بۆ خوشکی بەڕێزم دکتۆرە بەهار دووسێ پرسیارت بەیەکەوە کردن بەرحاڵ با لەوایانە دەست پێ بکەم کە
پێگاتەی وەفدەکە وەکو هەموو جارەکانی تریش بەداخەوە پێگاتەی وەفدەکان زۆر جار ئەو تەنەوەعی کە تایە پێویستە ڕەچاو ناکرێ ئەسڵی سەردانەکە منیشەر بە ئیجابیە زانم و بە ضەروری زانم چونکە نزیکبوونەوەی ئەو دوو حکوومەتە توانە کێشەی موچە و بوجە حەل بکە چونکە لە ئەسڵا کێشەی موچە و بوجە بەشی تەشریعەکەی لای ئێمە بەس بەشی تەنفیزەکەی کە ئەسڵی مۆزوعەکەیە دیارە لە هەموو شتێکە یاسادانان ئەهەمیەتی چەندێکە تەطبیقەکەی ئەهمیەتی 50 ئەوەنەیە یعنی لە نەتیجا ئێمە یاسادانین بەس کێ جێبەجێیەکە ئەم دوو حکوومەتە نزیک بوونەوەی ئەم دوو حکوومەتە و ڕوبەڕوو کێشەکان چارەسەرکەن لەگەڵ یەکتری ئەمە خاڵێکی ئیجابیە بەنسبەت دانانی ئاڵای کوردستان پێویست ناکات چونکە ئەمە هەر لە ناو خۆی هەرێمایە لە ئافۆن ناو خۆی عێراقایە هەرێمێکە لە عێراق ینی باوەڕ ناکەم لە ڕووی پرۆتۆکۆڵی هیچ پێویستی بەوە بێکە ئاڵایەکی تایبەتی بۆ دابنێن یا ئەوە بکەن ئەگەر خۆیان لە لوتفی خۆیان بیکەن منە بینم لە ڕووی پرۆتۆکۆلی ئەو وێنەی کە بەڕێستان پیشانتاننا جاران عەبادی بەو شێوەیە سەرۆکی هەرێم یا سەرۆکوەزیرانی هەرێمی نەدەبینی خۆی کورسێکی دادەناو قەنەفەیەک یا کۆمەڵە کورسیەکی لە دەستی ڕاستی خۆیەوە دانا بۆی ئەوان لەسەری دانیشن بەس ئێستا کورسیەک بەرامبەر بە کورسەکەی عادل عەبدولمادی دانراوە وەکو نەوعێک لە یعنی تەقدیری زیادەوە هەرچەنە هاوتای یەکتری نین بێگومانەوە ڕئیسی وزەرای اتحادیەوەمە ڕئیسی وزەرای هەرێمە بە زۆک و هاوتا مامەڵی لەگەڵ کردووە لەبەرەوە ئەمە یعنی هەموو ئاماژەی ئیجابین حەیدەر عەبادی جاران ئەم شتانەی نەدەکرد و بە مەبەستیش نەیدەکرد ینی و ئەیویست هەمیشە نەوعێک لە فەوقیەت و ئەوانە پیشامدا بەرامبەر بە هەرێمی کوردستان کە بێگومان عادل عەبدولمادی بە نەهج و بیرروبۆچوونێکی تری هەیەەوە هەمیشە ئەوێ دڵی کورد ڕاگرێەوە لەگەڵ کورد باش بێەوە ئەمەش گرنگە لەبەرەوە من حەزەکەم لێرە سەبارەت بەو مەوزوعاشکە لەم ڕۆژانە ئەو برایە بەڕێزانەمان کە وروژاندیان لەسەر مەسلەی نەوتی و ئەو کێشە کەیسە قانونی نەوتی هەرێمی کوردستان کە ئێستا لە محکەمەی اتحادیە ئەو سەرنجە بڵێم ینی ئەم تەوقیتە تەوقیتی گەورەکردنی کێشە نییە لە عادل عەبدولمەهدی عادل عەبدولمەهدی ئێستا تۆ کێشەیەکی بۆ زەقەکەیتەوە سەبارەت بە نەوتی هەرێم کە نەوت بڕوایە نەڕوا دەستوریە ناردنی هەرێ یا دەستوری نییە ئێمە وەکو پەرلەمانتاران ئەگەر بچینە محکەمەش وەکو چاودێرێگە چین بۆ وەرگرتنی زانیاریە چین کە ئەو بە ڕۆژنامەنووسێکی ژەکرێ بەڵام ئەگەر وەکو پەرلەمانتار بمانێت تەدەخل لە سەیری ئیجراعاتی محکەمە بکەین ئەو بێگومان ڕێگە پێدراو نییە چونکە تەدەخل لە ئیشی محکەمە تاوانە لە ڕووی قانونی و لە مەسلەیەکی تریشە ئێمە ئەم کەیسە کەیسێکە پەیوەندی بەوە هەیە کە ئێستا حەیدەر عەبادی کاتی خۆی دروستی کردووە نەک هەر لێرە دروستی کردووە لە تورکیاش لە ئاستی نێودەوڵەتیش دژ بە تورکیاش دروستی کردووە و ئەم کەیسە ئێستا عادل عەبدولمادی بۆی بتوانێت بوجە و موچە بنێرێ ئەم کەیسەی ڕاگرتووە لە تورکیاش ڕایگرتووە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە بەغاش ئەو راپۆرتەی پێویستە بینێرێ بۆ محکەمەی اتحادی نەیناردووە هەر لەبەر ئەوەی کە دەرفەت بدا کە لەگەڵ هەرێمی کوردستانە بگەنە نەوعێک لە ڕێکەوتن کە دوای ئەم ڕێکەوتنە قراری محکەمە ڕەچاوی ئەو ڕێکەوتنە بکە ئەوەش مەسەلەیەکە بێ ئێمە ئیجابی سەیریکەین و عادل عەبدولمەهدی زیاتر لەم کەیسە ئیحراج نەکەین چونکە ئەوەی کە لەسەر ئەم کەیسە ئیحراجی کردووە و دەیەوێ وەکو دکتۆرە بەهاریش ئاماژەی پێکرد ڕاپێچی پەرلەمانی کا و تۆڵی لێبسێنێ بەڕاستی ئەوانن کە دۆسی کورد نین و حەزیان بە ناردنی بوجە نییە بۆ کوردستان لەبەرەوە من ئەو سەرنجەم هەبوو لەسەر جوهدی ئەو برا بەڕێزانە کە لەم تەوقیتە وروژاندنی ئەم بابەتە بە مەسلحەتی کورد و عادل عەبدولمەهدی نییە بەڵکو ئەینجا لە محکەمەی اتحادی لەسەر کەیسێکی وا بڕیارەدا بە 2 دەق و لە تەدەقی ناودەستور ناتوانێت کەیسێکی وایەک لاکات و ئێمە وەکو فراکسیۆنەکان پێویستە ڕێگە نەدەین بە ناشەفافینەوە و پێویستیشە ئیلزامی حکوومەتی هەرێمیش بکەین بە چی التیزاماتی اتحادیەکانی خۆیەتی بەڵام ئەمە بەچی ئەکرێ پێکەوە هەمومان یاسایەکی باش بۆ نەوت و غاز دابنین بۆ ئەوەی کە ئەو محکەمەیەش کە ئێستا کە نازانێت چۆن قەرار بە چونکە قازونی نەوت و غاز نییە و محکەمەش پێویستە بە پێی قانون قەرار بدا تەفسیری نەسە دەستوریەکانیش ئەگەر ئێستا محکەمەی اتحادی بیکا کێڵێ بۆ هەمیشەیی لە مەسلحەتی هەرێمە بێ ڕەنگە دژی هەرێم دێ و بە کاتی نەبوونی یاسانە بوونی ڕێکەوتن لەبەرەوە منە سەرنجەم هەبوو لەسەر ئەو تەوقیتە و ڕوژاندنە بە شتێکی باش و ئیجابی نازانم ئێستا ئێمە عادل عەبدولمەهدی بخەینە ژێر پرسیاری زیاتر کە ئەویش نەتوانێت لەگەڵ ئێمە باش بێ من حتا مەسەلەی قوتی فەلاحەکانمان ئەبەسم بەمەوە یعنی زۆر جار ئەمڕۆ لە منیان پرسی فەلاحەکان جارێکی تر کە بۆچی ئەم کەیسە حەل نەبوو لە کاتێکا تەنها بڕیارێکی عادل عەبدولمەهدی ماوە
لە ڕاستیا من دڵنیام عادل عەبدولمەهدی ئێوێ لەگەڵ کورد کارێکی باش بکە و ئەزانێ ئەمە حەقی فەلاحەکانی ئێمەیە لە گردنی حکوومەتی اتحادیە ناتوانێت نکولی لێ بکە بەڵام بۆ نایکە بێگومانە و بوجە زۆرەی کە نردوێتی پێ ساڵ ئەم 5-6 مانگەی ڕابردوو بەبێ ئەوەی بەشی نەوتەکەشی لێ ببڕێ ئەمە کارێکە فشارێکی گەورەی لەسەر عادل عەبدولمەهدی دروست کردو کە ئێستا ناتوانێت حتا بۆ کەیسی فەلاحەکانیشمان دەستکراوە بێ لەبەرەوە جوڵاندنی هەر کەیسێک کە عادل عەبدولمەهدی ئیحراج بکە ئالەم تەوقیتە نەبۆ کورد و بوجە و موچە باشە نەبۆ چارەسەرکردنی کێشەکانم و دابینکردنی ئەو بڕەبوجەیە کە پێویستە بۆ هەرێمی کوردستان. سوپاس دەکەم بە کورت وەڵامی و پرسیارەشم دێ بەرەز وتە سەردانەکەی بە ئیجابی دەزانی ئیجابیەکەی لە چیدایە دکتۆر بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکیش؟ ئیجابەکەی لەوایە برای بەڕێزم لە نجیا ئەگەر ئەم دوو حکوومەتە لەگەڵ یەکتری جە و کەیف و علاقات و وەزعیان باش بێ لەگەڵ یەکتری ئەوە بێگومان ئەشکێتەوە بەسەر هاتنی بوجە و موچە و چارەسەری کێشەکان و ڕەوینەوەی ئەو تەنگژە و سەراعات و کێشمەکێشەی کە هەیە چارەسەربوونی کێشەی ناوچە دابراوەکان و دروستکردنەوەی جارەتری ئیدارەی هاوبەش لەو ناوچانە ئیدارەی ئەمنی مەبەستم و یعنی وەزعەکە باشتر و بەرەو باشتر ئەڕوا هەتاوەکو ئەم دوو حکوومەتە لێک تێنەگەیشتن کێشە و سڕاع تەنگەژە لە نێوانیانە هەبێ ئێمە بە دڵنیاییەوە زەرری گەورەکەین ئەگەر بە بیرتان بێ کاتی خۆی سراعێکی گەورە دروست بوو لە بینی کاک مەسعود و مالکی دوایەتریش عەبادی چووە سەر نەفسی نەهەج حکوومەتی هەولێریش هەمیشە ئێمە ڕەخنەمان لێگرت کە پێویستە ڕێکەوێ لەگەڵ بەغدا پێویستە حکوومەتی هەرێم ئیلتیزاماتی اتحادی خۆی بە پێی دەستور و بە پێی یاسا کارپێکراوەکان جێبەجێ بکە لە ضمنی بێگومان قانونی بوجە ئەمەش بۆ ئەوەی بتوانن جێبەجێکەن بۆ ئەوەی مەسەلەن موچەی هاوڵاتیان ئێمە مسۆگەرکەین لە ڕاستیا ئەم بوجەیە کە ئێستا هەیە موچەی هاوڵاتیانی لە خودی بوجەکان مسۆگەر نەکردووە چونکە ئیلزامی حکوومەتی اتحادی کردو بەوەی کە بای 250,000 بەرمیل نەوت ببڕێ لە بوجەی هەرێم جا ئەوەی کە ئەمێنێتەوە لە دوای ئەوە ئەگەر نەوت بەرز بوو ڕەنگە بەش بکە نەوت دابەزی ڕەنگە بەشی موچەش نەکە یعنی زەمانەکە لە ئەسڵی یاساکانیە زەمانەکە لە مامەڵەی هەردوو حکوومەتەکایە لەگەڵ یەکتری و بە تایبەتی ئەو مامەڵە پڕ لە چاوپۆشەی کە عادل عەبدولمەهدی ئەیکا لەگەڵ هەرێمی کوردستان ئێستا دەگەڕێم لای بەڕێز دکتۆرە بەهار سەبارەت بە مەسەلەیەوەی کە بازلەوەیکی کە بڕیاردراوە دوو لیژنە پێک بهێنرێت لە نێوان هەرێم و باغدایە لە ماوەی بازنماوەیەکی نزیکدا لەبارەی نەوت و موچەوە پێ دوایە دەتوانرێت لەم ساڵدا بەتایبەتی لەسەر مەسەلەی نەوت بگەنە ئەنجام یاخود پێچێت دوا بخرێ بۆ ساڵی داهاتوو بەڵێ ئەوەی کە لە بودجەی ئەم ساڵا هەیە لە موازنەی ساڵی 2019 تەسەورەکەم و ئێمە وەکوی خۆشمان وەکو فراکسیۆنەکان سەردانی بەڕێز عادل عەبدولمەهدیمان کرد ئەویش لە نیەتیان نییە یعنی ئەم ساڵ ئەو موچەی فەرمانبەران کە ئەینێرە بیبڕێ و یاساکەش هەروە دەڵێ یعنی ئەو مولتەزیمە بە جێبەجێکردنی یاساکەوە بۆیە ئەوەی کە دەکرێت بۆ ئەوەیە کە لە ساڵی 2020 ئێمە هەرچەند ئەگەر لە ئێستاوە حکومەت ئیلتیزامکە باشترێکە چەند حکوومەتی هەرێم ئیلتیزام بکات باشترە و ئەو کاتە ئیلتیزامکردنەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی یاخۆ حکوومەتی فیدراڵی هیچ منەتێکی تیان نامێنێت چونکە ئیلتیزام بە ئیلتیزام و جێبەجێکردنی یاساکە لەسەر هەردوو لایە بێ بەڵام ئەگەر بۆ ئەم ساڵیش نەبێ من تەسەورەکەم موچەی هاوڵاتیان موچەی فەرمانبەران ئەم ساڵ کێشەی لەسەر نەبێ بەڵام بۆ ساڵی 2020 کێشەی لەسەر بێ بەس من ئەمێ ئەو قسەی تەواو بکەم ئەو کاتە کە پچڕانم لە جیاتیەوە کە لیژنە دروست بکرێ لیژنەیەکی کاتی یعنی بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە وا بوو یعنی ئێمە لە خولی پێشووە لە خولی چوارەمی پەرلەمانە ئەم بابەتەمان جوڵان و پرۆژە یاسامان بۆ پێشکەش کرد دەستەیەکی دانوستان دروست بکرێ ئەم دەستەی دانوستانە لە پەرلەمانی کوردستانەوە متمانەیان پێ بدرێ بۆ ئەوی ئەم دانوستانانە و ئەو دەستەیە کەسانی شارەزا بن و دەکرێت لە کاتی پێویستە خەڵکی تریش هاوکاریان بکات ئەوان هەڵبستن بۆ لە پێناوی بە دامەزراوەیکردنی وەگوتم پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئێمە ئەو وەسیقەی کە حکمی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکا بریتە لە دەستور و لە دەستورە ئەو مافانەی کورد کە دەبێ هەبێ ئەو حەقە فیدراڵیە ئەو هەرێمە فیدراڵی هەرێمی کوردستان کە دەبێت چۆن بێ هەمووی وازحە دانراوە و ئەوەی کە داژنراوە باشە یعنی لەناو دەستورە شتێکی باش بۆ کوردانراوە ئەو وەسیقەیە دەستورە بە یەکمانەوە بەسێتە بۆی پێویستمان بەوە هەیە کە ئەو وەسیقەیە بکەینە بنەمای عیلاقەکانمان و دەستەیەکی تایبەتمەندی قانونیشمان هەبێ و گوتم لە پەرلەمانی کوردستانەوە
دەستمانان پێ بدرێ ئەوان هەڵسن بەڵام بەم بۆچی کارە دروست ناکرێت دەمێک کە داوای دروستکردنیەوە دەستێ دەکرێت زۆرێک لەلایەنەکانیش مەسەرەن باسی دەکەن کە بێستی ئەنجومەنێکی باڵای دانوستان لەگەڵ بەغداد دروست بکرێ بۆی کە هەم گفتوگۆکان ئەرشیو بکرێ و هەم کەسانی شارەزا لە گفتوگۆ ئیدارەی پەیوەندیەکان لەگەڵ بەغداد بدەن. بەڵێ ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانەوە گوتم چەند فراکسیۆنێک ئەو پرۆژەیەمان پێشکەش کردوواتر پرۆژەیەکی تریش هات بە هەمان ناوەوە بەڵام ناوەڕۆکەکانیان بە تەواوەتی لە یەکتری جیاواز بوو ئەو بوو خوێندنەوە یەکەم بۆ هەردووکیان کرا لە لیژنەی یاسایی نەمانتوانی بگەینە ئەوەی حدێکی وەسەد لە نێوان ئەو دوو پرۆژەیە بدۆزینەوە لە بەرەوەی بە تەواوەتی پێچەوانی یەکتری بوون ئێمە وەکو چەند فراکسیۆن یعنی یەکێکیان بۆ بە مەرجەعکردنی شخصیەتێک بوو ئەوی تریان بۆ ئەو بوو کە ئەو بەیوەندیانە بە دامەزراوەی بکرێ بۆی نەمانتوانی بگەینە ئەوەی کە خوێندنەوەی دووەمی بۆ بکەین هیوادارم لەم خولەی پەرلەمانە بتوانن ئەو پرۆژەی جارێکی تر پێشکەش بکرێتەوانێ و بتوانن پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لە پەیوەندیەکی حیزبی و شخصیەوانێ بگەێنە پەیوەندیەکی دامەزراوەی و پشتبەست بە دەستور. بەڕێز پێشبینیەوە دەکەیتەوە بکرێت لەم کابینێ و لەم سەرۆکیەرێمی نوێ ئەگەر بەو شێوەی کە کابینەکە ناوی کابینەی چاکسازیەوە و بەو شێوەی کە ئێستا حیزبی باڵا دەست ئەوەندەی کە من ئاگادارم ئاعترافی بەوە کردو کە لە حکومڕانی چەند ساڵەی ڕابردویانە ناشەفافیت هەبووە گەندەڵی هەبووە و هەڵە هەبووە خواندانیان بۆ داناوە ئەوەندەی من بزانم بڵێ یعنی نەزڕەیەکیان بۆ دروست بووە کە پێویست دەکات چاکسازی بکرێ لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هیوادارم وابێت یعنی ئێمە چاوەڕێی ڕۆژان و ساڵان و مانگانی داهاتووەکەین بۆی بزانین خۆت بڕات بەوە هەیە بکرێ وەکو شخصی خۆت یعنی ئەم هەم چاکسازەکان پەیوەندیەکانی شەفاف بێ هەمیشا بێ هیوادار بین نابێ ڕەشبین بین و هەموو شتەکان ئەوە سیرکەین بڵین ناکرێ یعنی ئەگەر ئیرادە هەبێ ئەکرێت. ئەی سەبارەت بە نەوت ینی بەرزوتە فشار هەیە لەسەر عادل عەبدولمەهدی ئێستا لە ئاسی بەغداد لەسەر نەوتێرن بەڵێ فشارەکە ئەوەیە کە ڕۆژانە پەرلەمانتارانی فراکسیۆنەکان لە فراکسیۆنە عەرەبیەکان ڕۆژانە لە هۆڵی پەرلەماندا باسی دەکەن باس لەوە دەکەن کە عادل عەبدولمەهدی مولتەزمە بە بودجەوە یاخود بودجە و موچەی هەرێمی کوردستان دەنێرێت و هەرێمی کوردستان مولتەزم نییە یعنی داهاتی هەرێمی کوردستان بۆ کوێ دەچێت خۆی نەوتەکە دەفرۆشێ کوا داهاتەکە یاخود ئەمەی کە ئەمە هین لە حکوومەتی بەغداشەوە بۆمان دێ لە زەمەنی عادل عەبدولمەهدی ناگاتە دەستی فەرمانبەران یعنی ئینجا جگەلەوە وەک بە جەناب تمود لە پێشترا ئێستا فراکسیۆنێکی تا ڕادەیە گەورە کە ڕەوتی حیکمەیە ئۆپۆزیسیۆن بوونی خۆی ئیعلان کردووە فراکسیۆنی تریش هەیە ڕەنگە ببنە ئۆپۆزیسیۆن ئەو کاتە و لەبەر ئەوەی فراکسیۆنێکی گەورەش نییە کە پشتیوانی عادل عەبدولمەهدی بکا لەناو ئەنجومەنی نوێنەرانە بۆیە ئەو مووقفی زۆر محریجە پێویست دەکا ئێمە ئەو تەعامولە باشەی ئەو لەبەر چاو بگرین و پشتیوانی بکەین پشتیوانی ئەویش بەوە دەبێت کە ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتەکەی ئێمە لە هەرێمی کوردستان یعنی التیزام بکا بەوەی کە هەیە بۆ ئەوی هیچی تر ئەم هین بەڕێز عادل عەبدولمەهدی ئیحراج نەبێت لە بەردەم فراکسیۆنەکانی ترە. سپاس دەکەم دکتۆر موسەنابگرم و لای بەڕێزت سەبارەت بەو لیژنانەی کە پەرلەمانی عێراق پێکی هێناوە بۆ بەراچوون لەسەر مەسەلەی نەوت پێ وایە دەست بەکاربوون یاخود ئیشوکارەکانیان چییە وە سەبارەت بەوەش کە بەڕێزت وەکو پەرلەمانتارێک بۆ دەرکەوتووە کاریم بۆچی تاکو ئێستا نەوتەکە تەسلیم بە بەغداد ناکات؟ سەرەتا سوپاس پرسیارەکە تەواوە بەس ڕێگەم بدە سەرنجێک لەسەرەوەی خوشکی بەڕێزم باسی کرد بڵێم طبعا منیش وەکو بەڕێزیە یعنی جۆرێک لە دڵنیایم هەیە یا قەنەعەتم هەیە کاک ئیشاڵا کێشە بۆ موچە خۆرانی هەرێم دروست نابێت لە بەردوو سەبەب سەبەبی یەکەم داهاتی هەرێم ئەسڵەن خۆی بەشی ئەوەکە بەو داهاتەوە کە لە بەغداوە دێ بەزیاوە بەشی موچاکە ئەگەر ئەو بەشی کە 250,000 بەرمیل نەوتەکەش بای چەنە ئەوەنەش لە بودجەی هەرێم ببڕێ هەر بەشەکە دووەمیش لەبەرەوەی کە ئەم تا ئێستا هیچ قەیرانێک لەم قەزیە دروست نەبووە بەس ئەوەی سەرنجەکەم بوو ئەوەیە یاسای بودجەی عێراق موچە خۆرانی زامن نەکردووە مادەی دا لەو فەقەرەیە کە باسی ئەوە کاڵێ ئەبێ هەرێم 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە تەسلیم بکە لە مقابلی ئەگەر تەسلیمی نەکرد ئەوەندە بای چەنە لە بازاڕەکانی جیهانە ئەوەنە لە بەشی بودجەی هەرێم ئەبڕدرێ ئیتر بەشی موچاکە یا بەشی ناکە هیچ ئاماژەیەک بەوە نەکراوە ئەوە بە حەزەکەم وەکو یعنی بۆی کە ڕوون بێ مەسەلەکە بودجە زەمانەتی موچەی نەکردووە بەڵام ئینشاءڵڵا موچە زەمانە لەبەرەوەی
ئەو داهاتەی کە دێ لەوە زۆرە یەکەم دومیش بەداهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بەشی موچەکە ئەگەر یعنی نەزاهات و شەفافیت هەبێ بەنسبەت ئەو پرسیارانەی بەڕێزت کردت یەکەم لیژنەکانی پەرلەمان بەڵێ دەست بەکار بوون لیژنەی دارایی مناقەشەیەکی درێژی چەندین سەعاتیان کردووە سەبارەت بۆ راپۆرتەی کە ئامادەیەکەن بۆ پەرلەمان و پێویستە بە دوای ئەوە ئیستیزافەی وەزیرە معنیەکان و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بکرێ لەسەر ئەو پرسە بەنسبەت ئەوەی کە نەوتی هەرێم بۆچی هەرێم نەوت تەسلیم ناکە ئەو زانیاریانەی کە من هەمان نەوتی هەرێم وەکو زۆربەی بەڕێزانیش لە میدیاکانەوە ئەیزانن نەوتی هەرێم پێشوەخت فرۆشراوە نەوتی هەرێم چووەتە ناو گرێبەستی درێژخایەنەوە لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای جیهانی گەورە و ئەم داهاتەکەی هەندێکی ئەسڵەن پێشوەخت وەرگیراوە و بە هەر چۆن تەسلیم و تەخشان و پەخشان و گەندەڵی تیا کراوە ئەوی تریشی چووەتە ناو التیزاماتێکی درێژخایەنی لەگەڵ کۆمەڵە کۆمپانیای جیهانی کە ئێستا خۆش نابن لە هەرێمە گەر بیەوێ ئەو التیزاماتانە بگۆڕێ یاخود بیەوێ دەستکاری ئەو ڕێکەوتنانە بکە کە ئەوان کردویانە بەڵام شەرعیەتی ئەم ڕێکەوتنانە چەندێکە ئەمە ئەو کێشەیە کە ئێستا لە محکەمەی اتحادی چارەسەری ئەکرێ و لە هەر حاڵێکیشە ئەو بەرک جۆرێک ئەو کێسە یەکلاکرێتەوە بەوەی یەکلاکرێتەوە کە شەرعیە هەر زۆر لە مەسلحەتی خەڵکی هەرێم نییە لەبەرەوەی کە بەداخەوە نەوت داهاتێکی شەفافی نییە و نەوت بە طریقەیەکی یاسایی و ناشەفاف مامەڵی پێوە کراوە ئەگەریش یعنی حکومەکە ئەوە بێ کە نەوتی هەرێم گرێبەستەکانی یاسایی نین ئەوە کارەساتێکی تر دروستەکە ئەمان خاتە بەردەم کۆمەڵێک غەراماتی گەورە وەکو داناغازمان لەبیرە چۆن 2 ملیار دۆلاریان لە ئەوەی کە من ێزانم 2 ملیار نازام چەندێکی تریشە 2 ملیار دۆلاریان لە هەرێم بردەوە و بە زۆریش لێ ئەسەنن لە محکەمە نێودەوڵەتیەکانە و ناشتوانێت کە لی دەرچێ خوانەخواسە و کاتە لەوانەیە ببین بە ژێر قەرزێکی گەورەی زەرر بژاردننی ئەو کۆمپانیانەوە کە ئەکید ڕازی نابن گرێبەستە یەکلایەنە بەڵام ئایا حکوومەتی اتحادی ئەتوانێت بێتە سەرخەت ئەو گرێبەستانە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بکە بۆ ئەوەی کە بتوانێت نەوتی هەرێم لە ئەستۆ بگرێتەوە جارێکی تر و ئێمەش ڕزگارمان بێ لەم شەڕی ئەوەی کە قوتی ئێمە ببێتە بارمتەی کۆمەڵێک گرێبەست و بازاڕی نەوت کە ئێمە نازانین ئەو بازاڕی نەوتە سبەینێ بەرزە بێتەوە دا بەزێ ماڵمان وێرانە بێ وەکو 3 ساڵی ڕابردوو کە خەڵک ڕوبعە موچە وەرگرن یاخود نەوت بەرزە بێتەوە باشە بێ و کاتە بەنسبەت ئێمەوە خێرە بێ لە هەر حاڵێکە ئەم قومارکردنە بە چارەنووسی قوتی میلەتێکەوە ئەبێ بە دووشیەوە حەل کرێ یا ئەبێ ئەم حکوومەتە خۆی زمانی ئەوە بکات کە بە دڵنیایی خەڵک متمانەی بەم حکوومەتە نییە یا ئەبێ بەیەکەوە لەگەڵ حکوومەتی اتحادی ئەم کێشەینەوەتە چارەسەرکەن جا قەرزی کۆمپانیا بژێرن التیزامات دەفعەکەن ئەچنە ژێر غەرامەی ئەو کۆمپانیایانە هەر چۆن ئێستا تورکیا داوای زیاتر لە 26 میلیار دۆلارەکە لە عێراق بۆەوەی کە ئەو نەوتەی لە کوردستانەوە ئەڕوا ڕایگرێ ئەمە قەزیەکی بچووک نییە بۆی حکوومەتی عێراق خۆشی ئەزانێ ئەڵێ بەردێنەزان بخاتە گۆمێ بە 7 زانە دەرنایە ئەمەی کە ئاشتێورامی و جەماعەت کردویانە بەم نەوتەی ئێمە بەردی نەزانەکەی بە 7 زانە دەرنایە یعنی ئەوەندە ئاڵۆز بووە لەوانەیە عادل عەبدولمەجید ئێستا خۆی زۆر لە قەرەیە مەوزوعە نادا ئەزانێ بۆ ئاسانی بۆ چارەسەر لەبەرەوە ئەمان ئەڵێن وەرە نەوتەکە وەرگرە و بی بە مامەڵەی پێ بکە بەس فەرمەوە 25 میلیار دۆلارش نازانم قەرزە چیە وەرە تحملی بکە کە حکوومەتی عێراق ناتوانێت تحملی شتی وا بکە لە کاتی خۆشیان ڕێگەی نەگرتووە لە کارێمی کوردستان ڕێگەی پێداوە لەم لای شۆ ئێستا زەختی لەسەر یعنی مەوزوعەکەەوە ئاڵۆزە بەو ئاسانیە نییە کە ئێمە بڵێن نەوت تەسلیم کایە نەوت تەسلیم نەکە قەزیەکی ئاڵۆزە بەڵام ئەوەی کە ئێمە بەلامانەوە گرنگە ئەم دوو حکوومەتام کێشەیە حەلکەن قوت و موچە و بژێوی خەڵک و بودجەیەکی باش بۆ هەرێمی کوردستان مەسۆگەر بکەن و ئیتر لە دوایەوە لەگەڵ تورکیا و لەگەڵ عێراق و لەگەڵ بەغا و هەرێم چۆنی حەلەکەن دوور لە ئەم سەرێشەیە دوورخەنەوە لە بەڵەتی ئێمە بەڵێ دکتۆر سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین.
لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە، بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2009 0 کیلۆمەتر. ئاگادار بن، ئەو 20,000 دینارەتان نافەوتێت، چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلانتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەک جار سەردانکردنی چاڤیلان. یەکجار سەردانی چاڤیلان کە و کارتێک کڕا، ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کارتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاڤیلاند کە لە شاری سلێمانی هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیرۆپشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆرە بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی نەوت پێ دوایە بەم شێوەیە بمێنێت و چووکە زۆر قسە لەلایەن پەرلەمانتاران هەیە لەسەرەوەی کە بەغداد خۆی ئیدارەی نەوتەکە بدە یا خوارەی ئیدارەکەی بدە. هەندێکیان پێیان وە بەغداد لەڕێی بەغدا و کۆمپانی سۆمەوە باشتر ئیدارەدانی نەوت وە چارەسەرکردنی ئەم پرسە بە زووترین کات. بەڵێ لە ڕاستیە خۆی ئێمە هەرچەندێک هەوڵی ئەوە بدەین کە ئەم کیانەی کە هەرێمی کوردستان هەیەی بەقوت بێ شتێکی باشە بۆ هەرێمی کوردستان. بەڵام خەڵکی هەرێمی کوردستان و پەرلەمانتارەکان بۆیە ئێستا گەیشتونە ئەو قەناعەتە چونکە لە سیاسەتی ئابووری سەربەخۆیە ئێمە هیچمان نەچنیەوە ئیلا بەدبەختی نەبێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ موچەخۆران. یعنی جەناب تەزانی لەو کاتەوەی کە هەرێمی کوردستان تەبەنی سیاسەتی سەربەخۆی فرۆشتنی نەوتی کردووە، بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران لەگەڵیا کەوتۆتە کێشمەکێشمەوە و ئەوەی کە زەڕیبەکەی داوە خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەران بوون. ئەوە لەوەوە سەرچاوی گرتووە کە خەڵکیش و کە پەرلەمانتارانیش پێیان باشنی ئەگەر نا ئەگەر بە شێوەیەکی شەفافانە ئەم کارە بکرێت و لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان و بۆ خزمەتی خەڵک بەکاربێنێت تەبەن ئێمە پێمان خۆشە هەرێم بەقوەتر بێ. یعنی بەڵام لە ڕووی دەستوری و ئەگەر لێم بپرسی لەبەرەوەی کە یاسای نەوت و غاز دەرنەچووە ئێستا
ئێستا لە پەرلەمانی عێراقا بۆیە تا ئێستا ڕوون نییە. ڕاستە لە مادەی 112 دەستور ئیشارەتی بەوە کردووە کە ئیدارەدانی مەلەفی نەوت مشتەرەکە لە نێوان، بەڵام مشتەرەکەکە چۆنە یعنی ئەبێ جەناب تەزانی کە دەستور بنەما ئەساسیەکانی تایە تەفاسیلەکەی ئەمێنێتەوە بۆ یاسا، ئەبێ هەر مادەیەکی دەستوری یاسایەکی بۆ دەربچێ یا على الأقل ئەو مادانەی کە ئیشارەتی پێداوە ئەڵێ بە یاسا ڕێگەخرێ ئەبێ یاسای بۆ دەربچێ. بۆ یەکێ لە ئەو یاسا گرنگانەی کە پێویست دەکات دەربچێ یاسای نەوت و غازە، بۆی لەوێ ڕوون بێتەوە ئیدارەدانی نەوت لە نێوان هەرێم و لە نێوان مەرکەزا چۆن دەبێت. سەرنجی خۆت چیە پێ دوای ئیدارەدانەکە لە سەرێم نێنتەوە باشترە بەغداد؟ لە ئێستا من پێم باش ئەگەر بەم حاڵی ئێستاوە بێ بەو ناشەفافیە لە بەغداوە بێ باشتر. لە بەغداوە ئەی سەبارەت بە دادگای فیدراڵی بۆچی پرسەیەک لا ناکاتەوە هەر دوا دەخرێ لە ڕوو قانونیەوە ڕێگە پێدراوە هەموو جارێک دوا دەخریا خودم دواخستن دواخستنێکی سیاسیەوە لەوانەیە ئەوەش پەیوەندی بۆ کەیسی نەوت یەکلا ناکرێتەوە، لەوانەیە ئەوەش پەیوەندی بۆ هەبێ کە یەکەم ڕاستە محکەمەی فیدراڵی محکەمەیەکە ناوی محکەمەیەکە بێ لە ڕووی قانونی ئەویشکە، بەڵام ناتوانین بڵین جەنبەی سیاسی تیانە یعنی ئەو محکەمەیە. ئەمە یەک دوو هەمیان لەوانەیە لەبەر نەبوونی یاسایەک بێ، هەرچەنە من ئێستا ئەم شتانەی کە ئەیڵێم احتیمالاتی یاساییە، ئێستا ئەوان خۆیان بەڕێزان دادوەرانی دادگای فیدراڵی باشترە زانن سەبەبەکە چیە. لەوانەیە سەبەبێکی تر وەکوتم لەبەر نەبوونی یاساکە بێ، لە بەرەو یاسای نەوت و غاز دەرنەچووە لە پەرلەمانی عێراق هەتاکوان احتیمادی بکەنە سەر، ئەگەر احتیماد بکەنە سەر نەسە دەستوریەکە ئەبێت تەفسیر بکەن، تەفسیری بۆ بکەن. تەفسیریش یعنی مەسەلەن نەسێکی قاتعی قانونی هەبێ باشترێکە وەک لەوەی تۆ بێی نەسێک لەسەر ئەساسی تەفسیر قەرار بدەی، یعنی حکومەکە بەقوەترە لەسەر ئەساسی نەسێک. ڕێگە پێدراوە لە ڕووی یاساییەوە ئەم کەیس هەردووا بخرێ خۆی داوا هین لە ڕووی قانونیەوە هیچ مودەیەکی بۆ دانەنراوە بە تایبەتی لە محکەمەی ئیتیحادیە، هەرچەند پێویست بکە یعنی ئەوان باشتر وایە بگەنە قەرارێکی عادلی باش، هەرچەند ئەگەر وەختیش زۆر بەرێ، بەڵام خۆی داواکانیش پەیوەندی بە حکوومەتی پێشووە هەیە، وەک پەیوەندی بەم حکوومەتەی ئێستاوە نیە، هەرچەنە حکوومەت لە ڕووی قانونیەوە ئەبێتە خەلەفی حکوومەتەکەی پێشخۆی، بەڵام ئەوەش لەوانەیە سەبەبێکی تر بێەوە پەیوەندێک گۆڕانکاری لە نێوان پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی حکوومەتی مەرکەزیە لەوانەیە هۆکارێکی تر بێ، بەڵام هۆکاری سەرەکی نەبوونی یاساکەی. بۆیە زۆر گرنگە ئێمە یاساکە دەرکەین و هەروەها ئەو یاسایی کە بەپێی مادەی دروستکردنی ئەو دەستەیەک بەپێی مادەی 106 دەستور بۆ چاودێریکردنی داهاتە نەوتیەکان، ئەوەش زۆر گرنگە دروست نەکراوە. دروستکردنی سندوقی داهاتە نەوتیەکانیش لە هەرێمی کوردستان شتێکی تری زۆر گرنگە کە ئێمە لە خولەکەی ئێمە لە خولی چوارەمە یاساکەیمان دەرکرد، بەڵام بەداخەوە هەتا ئێستا دەستەکە دروست نەکراوە، سندوقەکە دروست نەکراوە و جێبەجێ نەکراوە یاساکە، ئەوش زۆر گرنگە. دکتۆر موسەناب گرم وڵای بەرەزت پێشتر بەرەزت تێبینی تەبوو لەسەر ئەو سێ پەرلەمانتارەی کوردستان کە ئەو مەلەفەیان جوڵاندووە، بەڵام ئەوان باز دەکەن کە ئەم کاریان دژی مافیاکانی نەوتەوە، باز لەو دەکەن کە پرۆسەی دەرێنان و فرۆشینەوت بەم شێوەی ئێستا هەرێمەکەی قەرزدار کردووە لە بەرامبەردا گروپێکی کردوتە ملیار دێر. ینی پێ وایە نابێ فشار بکرێ بۆ شەفافکردن و بۆ ینی بۆی کە خەڵکی کوردستان لەم داهاتە بەهرەمەند بێ؟ نانا بە دڵنیاییەوە یەکەم من لە نیەتی باشیە و بەڕێزانە بەدگومان نیم، بەڵام ئەبێ کە جناب دەڵێ ئەوەی کردویانە چیان کردووە. ئەم بەڕێزانە چوونەتە محکەمە، هەندێک پرسیاریان کردووە، ئەم کەیسە چووەتە کوێ چی لاتۆ، هەندێک زانیاریان وەرگرتووە، چونکە خۆ ناتوانانی بچی بۆ محکەمە فشار لە محکەمە بکەیت. ئەگەر بچی بۆ محکەمە فشار لە محکەمە بکەیت، دکتۆرە بەهار یاساناسە تەدەخل لە ئیشی محکەمە تاوانە بە پێی یاسا، تۆ ناتوانانی ئەمە بکەیت. یعنی تۆ ئەچی تەنها کۆمەڵە زانیاری وەرەگریویتەوە بۆ ماڵەوە. ئەم زانیاری لە ڕێی ڕۆژنامەنووسێکی شۆ، لە ڕێی برادەریەکەوە، لە ڕێی تەلەفۆنێک شۆ دەسەکەوێت. کەیسی حەیدەر عەبادیە، کەیسی حکوومەتی پێشووە کە گیان ئەی پێ دوای ئامانجەکە چییە کە پێ دوایی چیان نەکردووە؟ ئەمە قەزیەکە، یعنی من ئەمە بڵێم ئەو بەڕێزانە چیان کردووە، هەر ئەویان کردووە چوون لە محکەمە پرسیاریان کردووە کە ئەم کەیسە بەکوێ گەیوە. ئەگەر شتێکی تر ئەکەن لەم کەیسە، من پێم باشە ئەو برا بەڕێزانە بێن هەموو فراکسیۆنەکان کۆ بکەنەوە، ئەوانەی بەلانی کەم ئەگەر پارتیۆکێتیشی لێ جیاکەنەوە بەعتیبار ئەوان داڕێژەری سیاسەتی نەوت بوون لە فترەی پێشوو، لەوانەیە بوجە نەزەریان لەسەرم قەزیە جۆرێک جیاواز بێ کە قەناعەتم وانێ هەمووشیان وەکو لەو مۆزوعا وەکو یەک بن، بەڵام بەرحاڵ خۆ فراکسیۆنانەی تر کە هاوڕای بەڕێزیانن یا هەمان بۆچوونیان هەیە سەبارەت بەوەی
کە ئێمە بەشێگنین نەبووین و نین لە مافیای نەوت یا لە هەر کەسێک سوودمەندە لە نەوت یا تاڵانی بە نەوتەوە کە چیەکە ئێمە مەبەستمانە خەڵکی خۆمان و کەیسەکانمان سەر بخەین بێن بە یەکەوە بزانین چی بکەین من ئاماژەم بە مەسئلەیە کردوتم ئەتوانین ئێمە بیر لە یاسای نەوت و گاز بکەینەوە هەرچەنە ئەمە من ئێستا ئەیڵێم من خۆشم ئیدراکیەوە کەم کە ئەمە مەسئلەیەکی زۆر زۆر قورسە چونکەەوە چەندین دەورێ ئەمە دەورەی چوارەمی پەرلەمانە ئەم نەسەیاس دەستوریە هەیە و ئەم قانونە دەستوریە ئەبووە دانرا و داننراوە لەبەرەوەی ئەم کەیسە زۆر ئاڵۆزە وەگەر داعش بنرێ مسۆگەریتیانە کە بە مەسلحەتی خەڵکی هەرێم یا بە مەسلحەتی ئەوە کرێکە لە هەرێمە ئەنجام درراوە بۆیە بەرحاڵ هەرچی پێویستە ئێمە بیکەین پێویستە بیکەین بۆەوەی داهات شەفاف بێ بۆەوەی حکوومەتی هەرێم داهاتی اتحادی تەسلیم بکە و ئەمەش کۆمەڵێک کەیسە لە کۆمەڵێ بوارە ینی مەسەلەکارەوە نییە ئێستا ئێمە متابعی کەیسێ بکەین من وتم ئەم کەیسە حکوومەتی پێشوو کردوێتی بۆ ئێحراج و کورد و بۆ پارە نەدان بە کورد و حتا ئێمە زانین عبادی مەوزوعی نیشی کرد بوو بە قەزیەکی سیاسی مەوزوعی قوتی فەلاحەکانمان کە ساڵانی 2014 و 15 و 16 هەتا ئێستاش نیوەی عمری ئێمەی بر لە پەرلەمان هەتا ئەم لەحزەیە چارەسەر نەکراوە ئێخۆ بەڕێز عبادی کردی بە مەسەلەیەکی سیاسی بۆ سزادانی هەرێم ئەو داوایی کە لە نێودەوڵەتی دژی تورکیا کردوێتی لەسەر نەوتی هەرێم هەردووبارە بۆ قوتبڕینی خەڵکی هەرێم بوو نەک بۆ ئەوەی کە یاسا سەروەر بێ و خەڵکی ئەمە موچەی تەواو بێ خەڵکی ئەمە موچەی نەبوو ئابادیش مێشێ میوانی نەبوو ئەوەدەوە مشکلەی خۆیانە نەو دەفرۆشن پارەی خۆیان خەڵک بدەن بەم طریقەیە کە عبادی چارەسەری کەیسەکانی کرد بێموچەی بۆ ئێمە دروست کرد و حکوومەتی اتحادیش بێ هەڵوێست بوو بەڵام لە ئەمان لەبەرەوە من ئێستا بچم متابعی کەیسەکەی عبادی بکەم لەسەر حکوومەتی هەرێم ئەمە منطقێکی باش نییە بۆ لەبەرەوەی کە متابعی ئەم کەیسەکەی تۆ عادل عەبدولمادی ئێستا لە حکومایە نەک حەیدەر عەبادی تۆ عادل عەبدولمادی ئیحراجەکەی ئەو عادل عەبدولمادی کە زۆر باشە لەگەڵ کورد ئەسڵەن 5-6 مانگی ناردۆ بودجەی هەرێمی ناردۆ بەبێ ئەوەی حتا لە یاساکەشا لێی ببڕێ خۆ بەپێی یاسا ئەبوایە بەشی 250,000 بەرمیلەکەی ببڕێ ئەوەشی نەبڕیوە ئەوە ئێستا بۆیە زۆر لە لێی تووڕان یعنی ئەو زیاتر لەوەی کردو و داوێتی بە ئێمە حتا کە یاساش بڕیاریاوە ئێستا کە ئێمە ئەم کەیسە متابعە بکەین ئەو ئیحراجەکەین ئەو خۆی نەچوە بەدەم ئەم کەیسەوە بۆ لەبەرەوەی ئەزانەیە کە ئەگەر مەحکەمە قەرارێکی دەرکرد دەسی ئەمیش و دەسی حکوومەتی هەرێمیش هەردووکیان بەیەکەوە ئەبەستێ چونکە قەراری مەحکەمەی اتحادی باتە کۆتاییە و مولزمیشە يعني لبرلمانیش ناتوانێم کەیسە چارەسەر بکە لەبەرەوەی ئێمە نابێ بەبێ بەرچاوڕوونی بەبێ بوونی یاسای نەوت و گاز ئەم قەزیەک لاکەینەوە بەڵێ بە کورتی بێت چکە کاتم زۆر کەماوە لەگەڵەوە دانیت یاخود لەگەڵ ئەوە دایت کامیان کە پەرلەمانتاران لە بەغدا و لە هەرێم فشار دروست بکەن بۆ مەسەلەی ئەوەی کە نەوت شەفاف بکرێ و هاوڕای لەگەڵ هەندێک لەوانەی کە پێیان وە مافیا دروست بووە بەهۆی نەوتەوە هەموو توانایەکی اتحادیە بێ بخەینە گەڕ بۆ ئەوەی حکوومەتی هەرێم ناچار بکەین شەفاف بێ مافیای نەوت نەمێنێ گەندەڵی نەمێنێ التزاماتی خۆی بەرامبەر بە خەڵک جێبەجێ بکە و بە پلانێکی مەدروست و لەسەر چەند هێڵ و تەوەرێکی ئیش بکەین بەس من لێرە تحدیدا من لەگەڵ ئەوەم بەس تحدیدا من باسی ئەم خاڵاکەم کە ئێستا و سێبرا بەڕێزە باسیەکەن کە چوون متابعی کەیسی ئەو محکەمەیان کردووە وەکو عەرزم کردی زانیاریەکانیان لەو محکەمەی وەرگرتووە سەبارەت بەم کەیسە کە زەقکردنەوەی ئەم کەیسە من تحدیدا باسی ئەماکەم لەوانەیە ئەمە بە مەسلحەت نەبینم من بەڵام بێگومان لەسەر داهات و وارداتی اتحادی کە ئێستا هەیئەی مەنافیزە حدودیەکانە بێ بەعزە داهات تەسلیم کردن نەو دەبێت تەسلیم کرێ یعنی حکوومەتی هەرێم خۆ ناتوانێ یعنی خورماش بخوا و مێوژیش بخوا ئەبێ بە طریقەیەک مامەڵە لەگەڵ حکوومەتی اتحادی بکە کە ئێمەی پەرلەمانتار بتوانین دیفاعی لێ بکەین لەبەرەوە بەڵێ من لەگەڵ ئەوەم کە ئەم گەندەڵی و ناشەفافی نەوت چارەسەر بکرێ و بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوانە بووینە و گرێبەستانە بۆ شێوەیە کراون و ئەمەشی کە بەڕێستان باستان کرد کە لیژنەیەکی ئەوان ئامادەن پێشوازی لە لیژنەیەکی پەرلەمانی عێراق بکەن بۆ ئەوەی شەفافێتی نەوتیان پێ بڵێن یا هەندی راپۆرتی نێودەوڵەتیان پیشان بدەن ئێمە خۆمان من شخصی خۆم لەو گروپا بووم کە حکوومەتی هەرێم لە خولی پێشوازی لێ کردین و بەڕێز ئاشتیەورامی 2 ساعت محاضرەی بۆ داین و لە دوای ئەوەش من هەر لە بەرچاوی بەڕێز کاک نێچیروان و ئەو بەڕێزانەی وەزیری دارایی و هەمووی لەوێ بوون و لە بەرچاوی ئاشتیەورامی بە خۆشی مۆت وتم من باوەڕم بەم ژمارانە نییە و دایمەنم ژمارە زمانێکی خەڵەتێنەرن و من قەناعەتم وانییە ئەم کەیسانەوە وتم گرێبەستەکان بە نایاسایی کراون و ڕێژێکی زۆر دراوە بۆ کۆمپانیانە کە نەبوو پیان بدرێت ئاخری ڕێیەکەی خۆم لێوت و ئێستا لە بەرچاوی جەنابش دووبارەیەکەم و ئەی سوودێکی نییە
لیژنەیەکی پەرلەمانی بێن لە حکوومەت هەرێم گوێ بگرن بە قەنەعەتی من پێویستە حکوومەتی هەرێم ڕاپێچکرێ بۆ بەغدا لەوێ لێ پێچینەوەی لەگەڵ بکرێ لە یاخود ئیستیزافە بکرێ طبعاً ئێمە بە احتیبار دەنگمان نەداوە بە حکوومەتی هەرێم ناتوانین لێ پێچینەوەی لەگەڵ ئەبێ بانکرێ سەرۆکی هەرێم یا سەرۆکی حکوومەتی هەرێم بانکرێ بۆ ڕوونکردنەوە لەسەر داهاتی نەوتی هەرێم و هەموو داهاتی اتحادیەکان. سپاس دەکەم دکتۆرە نیخولەک سەبارەت بۆی کە هەندێک بە سکاڵا تۆمارکردن دەکرێت لەسەر مەسەلەی موچە پێ دوای ئەگەر سکاڵا دادگای اتحادی تۆمار بکرێت ئەنجامی دەبێەوەی کە موچە لێرە دوا دەکەی بە کورتی بێ سپاس. بەڵێ خۆی سکاڵا تۆمارکردن ئەم پرسیارە پێم خۆش بوو کردێ پەرلەمانتار ناتوانێت سکاڵا تۆمار بکات یا ئەو کەسەی متەزەڕیرە کە مۆزەفینی هەرێمی کوردستانە یان بەڵێ کە زیانیان بەرکەوتووە یاخود وەکیلەکەی کە محامیە وەکیل ئەبێ محامی بێ ئەمەی کە من باسی یەکەم وەکیل ئەبێ محامی بێ لە یاسای محکەمە ئیتیحادیە هاتووە ئەوەی کە برێمەر ئەو کاتە دەریکرد ژمارەسی بۆیە پەرلەمانتار ناتوانێت ئیلایە ئەبێم وەکیلەکەی کە محامیە یا کەسە متەزەڕیرەکە خۆی ئەتوانێت ئەگەر لەوێت تۆمار بکرێ هینەکان ئیجراعاتەکان ئەزانێت بەڵگەکان سپاس بۆ دوولاتە سپاس بۆ بینێرانی بەڕێز تا بەرنامێکی دیکە خواتان